لەگەڵچان بەردەوام دەبین دەمانێت بچینە کەرکک لەوێ پێمان بڵێن تاوەکو بزانێکین پرۆسی دەنگدان لە کەرککە چۆن بەڕێوە دەچێت بڕوا ئەزعات ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ بڕوا سلااوت دەبێ پێمان بڵێ پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت تاوەکو ئێستا ڕێژەی دەنگدەران چۆنە لە ناو کەرککدا. سڵاوتان لێبێ هیوان باشیتانە سڵاو لە بیسەران و ژۆگرانتان دیارە وەکو دەزانرێت ئەمڕۆ لە کاتژمێر حوتی بەرەبەیانیەوە دەنگدانی تایبەت لە پارێزگای کەرکووک دەستی پێکرد کە زیاتر هێزە ئەمنیەکان و سوپا ئەگرێتەوە هەروەها ئەو هێزەکانی پێشمەرگە و ئاسایش کە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و لە کەرکووک مافی دەنگدانە و کە خەڵکی کەرکووکن دەستی پێکردووە دیارە ئامارێک لە بەردەستی ئێمەیە هەیە ئەم دەنگدانی تایبەت لە سەرانسەری عێراق دەستی پێکردووە و ڕێژەی دەنگدەران لە سەرانسەری عێراق بۆ دەنگدانی تایبەت 1,023,393 دەنگدەرە و بڕیارە هەتاکو کاتژمێر 6 ئێوارە دەنگدان بخایێنێت هەتاکو ئێستا بێگومان هێزە ئەمنیەکان بە بەردەوامی و پەیتا دێن بەشداریەکەن لە دەنگدانی تایبەت و هەتاکو ئێستا لە کەرکووکە هیچ گرفتێک بۆ دەنگدان دروست نەبووە دەنگدانی تایبەت دروست نەبوو بە وتەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لە کەرکووکدا و ئەمەوێ ئەوەش بخەمە ڕوو لە پارێزگای کەرکووک بەپی ئامارەکانی کۆمسیۆن دیارە لە بۆ سەرانسەری عێراق 15,108,135 دەنگدەر بەگشتی مافی دەنگدانیانەیە و 153,400 دەنگدەر لە ناو کەرکووکە کێبڕچێ بۆ 1,153,400 دەنگدەر لە کەرکووک کێبڕچێکن بۆ 15 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و 11 لیست و هاوپەیمانی لە ناو کەرکووکە هەن کە ئەیانەوێ هەرێکیان دەنگی زۆرترین خەڵکی شارەکە بەدەست بهێنن. باشە ڕێژەی بەدەمەوە چوونی هاوڵاتیان بۆ پرۆسەکە چۆنە؟ پرۆسەکە خاو بەڕێوە دەچێت یاخود لە بەیانی زۆر قەرەباڵخی دروست بۆ بۆی کە خەڵک دەنگی خۆی بدا؟ بێگومان ئەمڕۆ 16 مانگ دەنگدانی تایبەتە کە هێزەکان هێزە ئەمنیەکان و سوپا دەنگەدن بڕیارە هەژدەی ئەم مانگە هاوڵاتیان لە سەرانسەری عێراقا دەنگ بدەن ئەوەی کە ئێستا هەیە لە دەنگدانی تایبەتە هەتا ئاستێک گەرم و گوڕی پێوە بینرە و بە شێوەیەکی تەواو ڕێکخرا و دەنگدان لە کاتی خۆیان دەستی پێکردووە و بەردەوامی هەیە و بڕیارە هەتا 6 ئێوارە بخایێنێت. یعنی هیچ ئەگەرێک نییە بۆی کە پرۆسەکە درێژ بکرێتەوە ئەمڕۆ؟ هەتاکو ئێستا کۆمسیۆن هیچ شتێکی لەو بارەیەوە نەوتووە ئەگەر هەر شتێکش ئەوە بێگومان لە کاتەکانی کۆتاییە کاتژمێرێکە دوو کاتژمێر پێشەوەی دەنگدان کۆتایی بێت ئەگەر ڕێژەیەکی زۆر لە دەنگدەری تایبەت نەیانتوانی بێت بگەنە شوێنەکانی مەبەست و دەنگی خۆیان بدەن ئەو کاتە کۆمسیۆن قسەی خۆیان نەبێ ئایا دەنگدان درێژە کردرێتەوە یان لە وادەی خۆدا کۆتایی پێێت و سنووقەکان دائەخرێ بەڵام بەپی ئەو زانیارانی ئێمە لە کۆمسیۆن وەرمانگرتووە سنووقەکان بە سیستەمە و لە کاتژمێر 6 بەدواوە ئیتر هیچ دەنگیشی دیکە وەرنەگرێت پێم وانە بتوانن درێژی بکەنەوە چونکە بە شێوەی سیستەماتیک و ئەلکترۆنی دەنگەکان ڕێکراوە و هەروەها کامێرای چاودێری لە ناو تەواوی وێزگەکانی دەنگدانا بوونیان هەیە. باشە بڕوە ئەتوانی باسێکی ئەو مۆرەمان بۆ بکەیت کە ئەمڕۆ بەکاردێنرە هیچ زانێڕێکت هەیە لەبارەیەوە ئەمۆرەی کە بەکاردێنرێ لەکەوە هاتووە تا چەند ینی ئەگەریەوە هەیە کە ساختەکاری تیان نەکرێت بۆەوەی کە کاڵ بکرێتەوە؟ بێگومان جگە لە پەنجەمۆر بە هەمان شێوە پەنجەکانی دەستش وەرەگیرن بۆ ئەوەی کە هیچ کەسە نەتوانێت لە بری کەسێکی دیکە دەنگ بدات یاخود لە دەنگێکی زیاتر دەنگ بدات بە وتەی کۆمسیۆن بە نوێترین سیستەمی
پێشکەوت و دەنگدان ئەنجامەدرێ بۆ ئەوەی نەتواندرێ هیچ گزیەک ئەنجام بدرێت. پرۆسەکە ئەتوانی باسێکیمان بۆ بکەی بە کۆی گشتی ینی کاتێک کەسێک دەچێت دەنگ بدە ڕەنگە هەتا کونێسە کەسانێکە ببێتن زانیارێکی وتویان نەبێ بە دەنگدانی گشتی بتوانی زانیاری تاو بدەی ڕێکارەکانی دەنگدان چۆنە مۆبایلیان لێ وەردەگیرێت پێویستیان بەچی دەبێت کە دەچن دەنگ دەدەن؟ بێگومان ئاسایی بۆ هێز بۆ دەنگدەری تایبەت من بە چاوی خۆم نەمبینیوە مۆبایلیان لێوەربژیرێت ئەوەی کە بینیمان، بەڵام پێویستە دەنگدەر کارتی دەنگدان و جگە لە کارتی دەنگدان ناسنامەیەکی دیکەشی پێبێ بۆ ئەوەی ناو و وێنەی خۆی بسەلمێنێ و ناوی لەو وێزگەی دەنگدانەیە هەبێ بۆ ئەوەی بە تەواوی و بە دروستی دەنگی خۆی بدا و هیچ کەس نەتوانێت دەنگەکەی ئەو بەکار بێنێت یاخود هەمان کەس نەتوانێت لە شوێنێکی دیکە دەنگ بدات، واتە هەر کەسە و ناوی لەو وێزگەیە ئامادەیەوە تۆمار کراوە و فەرمانبەرەکانی کۆمسیۆن بەردەوام ڕێنماییان نەدا بە دەنگدەران بۆ ئەوەی لە کاتی دەنگدانە هەڵە نەکەن و چۆن بتوانن لەو شوێنی کە مەبەستیانە مۆری دەنگدانیان دابنێن. دنیایەک سوپاس بڕوا ئازاد ڕۆژنامەوان لە کاتژمێرەکانی داات و دادەینە وڵات بە وەرگرتنی دوازانیاری سوپاس بۆ زانێرەکانت. هەر بژین بمێنن.